لە مانگێکدا زیاتر لە 200 تۆنی تەماتەی بەرهەمی جووتیارانی کفری لە ناو چوون. هۆکاری ئەمە بێبازاڕیە. مام کازم ساڵانێکە لەم وەرزەدا لە کفری زەویەکی بەرین بە تەماتە دەچێنێت. ڕەخنەی لە حکوومەت هەیە کە پلانی نەبووە بۆ پاڵپشتی ئەوان. وەکو بەرهەم باشە، بەس وەکو میساڵ لە 15 گومرگیان خستەمای لە ئێران و نەیە، بەس بەلە 15 بەڕادەکانیان پڕ کردووی هەم بە خاشاخشا لە ئێران واتە ناو بازۆتە بازارمانێشکان. بازاری پارەگە زۆر باشە، سیستەمی پارەگە زۆر عەجایب بوو، ڕێکوپێک بوو، خەڵکی استفادەی کرد. فەلاحوانەیە 10 ملیۆن 15 ملیۆن خەساری کردەوە. تەماتەکە فەوتیاگە مەعمەلێ بێت مەسەڵەن وەریگرێت بکەنە مەعجون ئەو تەماتە تێمەش خەسارەمەوە زەحم ناچێت. کەسێ فەرمووتەمە تەماتەمەوەیان بەڕڵامەکەن سونی 1000-2000 نان لە بازار. بەرهەمی تەماتەی کفری ڕۆژانە سەدان تۆنە و لە پێویستی بازاڕیش زیاترە. ئەم بە هەدەرچوونەی بەرهەم زیانی بەدەیان جووتیاری ناوچەکە گەیاندووە. محەممەدیش گەنجێکی دەرچووی زانکۆیە و بە ئومێدی کار ئەمساڵ ڕووبەرێکی زۆری زەوی بە تەماتە چاند، بەڵام ئەویش زیانی لێکرد. ئەوەی کە بڵێن بە زەرەر چووە ئەتوانین بڵێ سەروی 150 تەنە، یعنی ئەوەی کە بڵێن ماوەکەمان تەواو نەبوو بەڵام ناچار بووین لەبەر ئەوەی ساغ نابێت و لەبەر ئەوەی سوودی نییە، تەنانەت کە ئەینێرین بۆ سلێمانیا خۆت بۆ هەر شوێنێک ئەینێری تەنانەت پارەی کرێکار و پارەی سیارە دەرناکە. لە نەبوونی بازاڕدا بۆ ساغکردنەوەی بەرهەمی کشتتوکاڵی و ڕێگە نەگرتن لە هاوردەی بەرهەمی دەرەکی کشتتوکاڵ هەنگاوێکی تری بۆ دواوە ناوە. جووتیاری کورد بەرهەمی هەیە و ئەتوانێت خواستی بازاڕیش پڕ بکاتەوە، بەڵام لە کاتێکە حکوومەت پلانی بۆ پەرەپێدانی کشتتوکاڵ نییە و هاوکاری جووتیاران نابێت، بەرهەمی ناوخۆیی بەم دەردەچێت کە جووتیاران لەبری قازانج زیان لە بەرهەمەکانیان بکەن. سامان کەریم، کورد چاد نیوز، کفری.